ئایا سیستەمی سیاسی لە عێراقی گەهشتیە ئاستێکی کوێ دیڤەگەڕیان بوونەبیتن؟ ئەف مەترسیên نوری مالکی jê behest diket dinûke yan siba rojekên nêzik da mumkin e çê bibin? Ji hêjayê Esîr El Şerع, şarazayê siyasî ji Bexdayê dipirsim. Hêja Esîr, tu bi xêr hatiye Kurdistan 24. Nûrî Malikî dibêjîtin, metirsiya sîstemê siyasî li Iraqê heye. Metirsiya helweşînê heye an ku. Hîn va metirsiya çawa û heta çendê cidî dibînin. Mebesta Nûrî Malikî ji metirsiyên li ser helweşandina sîstemê siyasî li Iraqê çi ye? نعم بسم الله الرحمن الرحيم تحية لكم إلى مشاهدة الله بناوي خواي گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران ئەوەی ماوەیە کە بەتایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا ڕوویدا وەک مەلەوانی وایە وەک ئەوە وایە پێشبڕکێ مەلەوانی بێ بۆ ئەوەی لایەنەکان بگەن بە دەسەڵات خۆتان دەزانن دوای هەڵبژاردنەکانیش هاوکات نیەتێک هەبوو لەلایەن بەڕێز شودانیەوە کەوانێتێکی باش بوو لە پێناو ئەوەی کەوا هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئێستا بمێنێتەوە ئەمە هەموو ئەو کێشانەیە کێشمەکێشی سیاسیە کەوا بۆتە هۆی ئەوەی کاریگەری ڕاستەخۆی بەسەر خەڵکەوە هەبێت بۆیە دەتوانم بڵێم ئێستا مەترسی هەیە لەسەر هەڵوەشانەوەی سیاست بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و گۆڕانکاریەک نەکرێت لەو سیستەمەی کەوا ئێستا هەیە یان بکرێ بە سیستەمێکی سەرۆکایەتی یان نیوە سەرۆکایەتی بۆیە لەوانەیە ئەم مەترسیە هەبێ هاوکات کاتێک قسە لەگەڵ دەرەوەش دەکرێت لەگەڵ پسپۆران باسی ئەوە دەکەن مەترسیەکی گەورە هەیە لە هەڵوەشانەوەی سیاست بە شێوەیەکی گشتی و پرۆسەی سیاسیە خۆتان زانن لە نێو عێراقدا چەندین کێشەی جیاواز هەیە لە نێو پێکاتەکاندا کێشە هەیە کاتێک سەیری وتەکانی بەڕێز مالی چی دەکەی بۆ دیار دەکەوێتەوە بەڵێ بێگومان مەترسیی زۆرە هەیە ئەلشەرع نە پاشایەتی نە کۆماری نە پەرلەمانی دیموکرات نەشیایە نەتەوە و پێکاتەیەن عێراقی پێیگڤە یەک نەڕین و هەف بەشکەت دەستێوە بکەتە ناو دەستەیەک ئەف سیستەمی نوری مالکی بێ دماهیەژێ بە حەستکەتن سەرۆکایەتی ئایا دێشێتن پێکاتە و نەتەوە و ئولێن جودا لە عێراقێ بگەهینیتە خاڵێکە هەف پارە هەف بەش یانژی ڕێکەفتنەکێ؟ كلام صحيح شوف اليوم سەکەت ڕاستە ئەمڕۆ کاتێک سەیری مێژوو دەکەین سەیری هەموو سیستەمە جیاوازەکان دەکەین ئەوەی ئێستا هەیە بەڕێز مالیکی وەکو سەرۆک کۆمارێک دەبینرێ خۆتان زانڕۆ شەقامی عێراق زیاتر لە 180 خەڵک دەیانەوێت سیستەمی کۆماری پەیڕەو بکرێت چونکە سیستەمی پەرلەمان نەیتوانیوە داواکاریەکانی خەڵکی عێراق جێبەجێ بکات ئەگەر بێت و باسی شەقام بکەین و کاردانەوەکان بکەین بۆمان دەردەکەوێتەوە سیستەمی ئێستای حکومرانی عێراقی هەرسی هێناوە و شکستی هێناوە بۆیە بە شێوەیەکی گشتی کاتێک سەیری کۆمەلگای خۆمان دەکەین ئەوە دەبینکەوە هەندێک لایەنی سلبی هەیە بۆیە من باوەڕم وایە بەڕێز مالیکی ئەو بێگومان چاوی لە ویستی داواکاری خەڵکشان و ئەو هاوکات هەر ئەمەی کردووە. هێژای ئەلشەرع تێکەلبوونا سیاسەتمەداران دێ دەستهەڵاتە دادوەریەدا لە عێراقی حتا چەندێ مەترسی لەسەر هەڵوەشاندنا سیستەمی سیاسی لە عێراقی دروست کردە. يعني صراحة سؤالك غير واضح لكن پرسیارەکەت ڕوون نەبووە بەڵام ئەوەی تێبگەم دەمەوێت پێت بڵێم کاتێک سەیری ئێستا سیستەمی دادوەری دەکەین چەندین دۆسیەی گەندەڵی جیاواز هەیە زیاتر لە هەزاران دۆسیەیە ئەمە بە شێوەیەکی گشتی سیاسەتمەدارانی شتێکەڵی ئەم دۆسیانە بوون هەر لایەنێک ئەگەر بێت و بڕیارەکانی دادگا بەدڵی دەبێت لە دژی ئەم بڕیارانە هەڵسوکەوت دەکات بۆیە لێرەدا ئێستا کێشەیەکی گەورە هەیە لە
پەیکەری هەموو دەسەڵاتداریەکان لە سەرۆکایەتی کۆماریەوە لە ئەوانی دیکەوە بۆیە پێویستە چاکسازیەکی گشتی بکرێت و هەموو ئەو دامەزراوانە بگرێتەوە ئەمەش دەکرێت لە ڕێگەی پاڵپشتی دەرەچیەوە بکرێ بەڵام کاتێک ئەمڕۆ سەیری قسەکانی عەدنان زورفی دەکرد ئەو گوتی هەوڵێک هەیە لەلایەن ئەمریکاوە بۆ ئەوەی هەڵبژاردێکی پێشوەختە بەڕێوە بچێت ئەم قسانە کاریگەرێکی ڕاستەوخۆی بە پرۆسەی سیاسیەوە هەیە ئەمە باشە ئەلشەرە ji bilî wê pirsiyarek ku zorbeya cadeya Iraqî dikin eger çine Nûrî Malikî û piraniya layanên nava çarçoveya hemahengiyê îtar tensiqî hinde ji bihêzbûna Mihemed Şiya Sûdanî bitirsin me her ew kes nebûye wane helbijartî ku vê hikûmetê pêk bînîtin û serkirdayetiyê biket nûke eger çine bû çi ev guhartina çêbûye behsa helbijartinên pêşwexte bihête kirin û merc bihêne danan layanên siyasî bi mercekî beşdarî vê helbijartinê bibin Sûdanî pêşî helbijartinan bi şeş heyva dest ji kar vekêşîtin کوrbûna nakokiyên siyasî di navbera layanên şîa çima tirsiyek li ser sibarûja vê fîdraliyeta li Iraqê çêdiket نعم يعني ربما سأبدأ من حيث انتهيت ئەگەر بێت و لە پرسیارەکە دەست پێ بکەین هەندێک چەقبەستوویی هەیە لە نێوماڵی فوارچێوەی هەماهەنگی و ماڵی شیعی ئێستا لە قۆناغی دانکەوە لە یەکتر تێگەیشتن نەماوە بۆیە ئەمە بۆتە هۆی مەترسی بەسەر پێکاتەی شیعی بەهۆی محەممەد جوحیەوە کەوا چەندین ئێبتزازی جیاوازی هەبوو لەم بارەوە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین بۆچی هەندێک لە سەرکردە سیاسەکان سوودانیان ناوێ با بەڕوونی قسە بکەین بەڕێز سوودانی چەندین دەستکەوتی هەبووە لەم حکوومەتەدا زۆر شتی گەورن بۆ بەڵام زۆربیانی توانیوە بپێچێ دەستکەوتی بەدەستکەوێ و ئێستا لەلایەن خەڵکەوە لایەن شەقامی عراقیەوە کەسێکی پەسەندە و کەسێکە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر لایەن خەڵکەوە ویستی زیاتر دەبێ ئەو دەڵێ توانیوێتی دەوڵەت بەسەر هەموو شتێک زاڵ بکات بۆیە ئەمە کاریگەری بەسەر هەموو ئەو دۆخەوە هەیە هەندێک لایانی سیاسیش دەیانەوێ هەر سەرۆک وەزیرانێک سربەخۆی بێت بۆیە نایانەوێت لە دژی خۆ کەسێک هەبێ و لە دژی خۆیان بێ ئەمە کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە ئەف ئاخفتنە دەمەکیدانە نۆر زهێر ڕەڤایە ئەف ئاخفتنە دەمەکیدانە و تۆمەتبارێ دزیا سەدەیە لە عێراقی نۆر زهێر ڕەڤایە خودێژێ ڕازیە دینەما عێراق هێژی دناوە 25 وڵاتên herî گەندەڵدا لە جیهانê ji sercemê giştiya Iraqê eger em bigirîn 10 milyon Iraqî zêdetir li jêr hêla hejariyê dane Iraqa dewlemend bi naftê û samanên siruştî ev parê wê henê di navbera tenê ez bêjim sala 2016 heta 2023yan behsê dizîna zêdetirî 200 milyar dolaran kaş li Iraqê tête kirin ev demekî daye ku Encûmenê Wezariyê Darayiya Iraqê li Hewlêrê ye bû çareserkirina navên dubare di lîsta mûçeyê mûçexwirên Herêma Kurdistanê بوچی نعم بەڵێ لەسەرەتادا پرسیارەکەت ڕوونە و منیش بەرپرسیارم لەوەی کە دەیڵێم هەندێک لایەنە سیاسیەکان و دەکسەکردەی سیاسی لەلایەن ئەو دەستکەوتانی کە حکوومەت یاری کوردستان بەدەستی گەیشتووە ئەوان ناڕەحەتن و بە شێوەیەکی دیکە خەڵکی دیکە لە پارێزگاکان ڕادەکەن و دێن کۆز دەکەم بەرە و هەرێمی کوردستان چونکە ئەوان دێن کاتێکی خۆش بەسەر دەبن دەتوانن هەناسەیەکی قوڵ هەڵبژن و بۆیە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە هەندێک کێشە هەیە هەبوو دواکەوتنی موچەی فەرمانبەران یان
کێشەی ئەو ڕێکەوتنانەی کەواکراوە لەگەڵ عێراق بەڵام ئەمە بووەتە هۆی ئەوەی کەوا سەرڕێم ئەوانە بووەتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان ببێ بە نمونەیەکی باش لە هەرێمی کوردستان لە عێراق خۆتان دەزانن هێڵی هەژاری هەیە چونکە ئێمە استراتیژێتێکی ڕاستەوخۆمان نییە شتێکی ڕوونمان نییە بێن ئامار ڕابگەین و کاری لەسەر بکەن بۆیە ئەمە هۆکارەکەی ئەوەیەکەوە سیاسەتوانان نیانتوانیوە داواکاریەکانی خەڵک پێشوازی داواکاریەکانی خەڵک بکەن بۆیە ئەمە شکستی گەورەی سیاسەتوانانە هەر هەڵبژاردنێکیش بکرێت ئەمڕۆ بێ یان ڕۆژێکی دیکە بێ نازانین خەڵک تا چەند بەشداری لەم هەڵبژاردن دەکات بەڵام سەرڕای هەموو ئەمانە ڕکابەرێتێکی خراپ هەیە بە شێوەیەکی گشتی لە نێوان لایەنە سیاسیەکان ئەمە کاریگەریەکی گەورەی بەسەر پرۆسی سیاسیەوە هەیە بە شێوەیەکی گشتی عێراق پێویستی بە استراتیژیەتێکی ڕاستەقینە هەیە بۆ ئەوەی بتوانێت بە دوواداچوون و توێژینەوە لەسەر هەموو سیاستەکان بکات عێراق پێویستی بە بڕیاری بوێرانەیە عێراق دەبێت ئەو سیاستانە چاک بکاتەوە کەوا هەڵە بووە پێویستە متوانێت خۆی هەبێ و هەرێمی کوردستان وەربگرێت ئارمانج بوو بەرسڤاوێ بدەیژ بەروێ مەسەلا ئەنجومەنی وەزاری ئابووریە عێراقێ یا هاتیە هەرێما کوردستانê û nûkek hûnbûna wan digel Encûmenê Wezariya Herêma Kurdistanê bi serpereştiya Serokweziran Mesrûr Barzanî berdewam e ev dibine nêzîkî sêdem ji mêran guftugûya dikin. Bi re'ya te niyeteka ciddî heye bû çareserkirina van kêşeyên zêdetirî 20 sala ya Iraq li pêşiya mûçe û bûce û şayisteyên derayên Herêma Kurdistanê bi hêcetên siyasî bi nakûkiyên siyasî bû Herêma Kurdistanê dirûst ket eger neket pêş hat dê çi be تمام صراحة يعني شوف خلال بەرمونی قسە بکەم لە ماوەی ڕابردوو نیەتێکی وەها نەبوو لەلایەن حکوومەتەوە کەوا ئەم نیەتە نەبوو بۆ ئەوەی هەندێک کێشەکان چارەسەر بکرێن و بڕیارەکان بدرێن نەک بەتەنیا بۆ هەرێمی کوردستان تەواوی عێراق هەموو کێشەکان وا بوو بۆیە هاوپەیمانەتی دەوڵەت یان ئەنجومەنی هاوپەیمانەتی دەوڵەت ئەمانە شتێکی وا هەبوو کەوا ڕاوێژکاری بکرێ بەتایبەتی لە پرسی بودجەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانرێت کێشەکان تەواویان چارەسەر بکرێن بەڵام دوای ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان لە بەغدا و لە هەندێک پارێزگاکاندا دەتوانین بڵین کەوا ئەنجومەنی ئابووری کە ئێستا لە هەولێردان و هەموو لێژنەکان کەوا هەن هەوڵی ئەوەیان هەیە و دەتوانن شتێک بکەن بەڵام بەڕوونی قسە بکەم ئێستا توانایەکی وەها نییە بۆ ئەوەی بتوانرێت هەموو کێشەکانی نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت هەندێک شتەیە ئیرادەی دەرەچی بەدواوەیە بۆیە ناکرێت هەموو کێشەکان چارەسەر بکرێن بەڕاستی کاتێک سەیری سیستەمی فیدرالیزم دەکەین ئەمە بەڕوونی دەردەکەوێت بۆیە من باوەڕم وایە هەموو کێشەکان چارەسەر ناکرێن لە ڕێگەی ڕاوێژکاریەوە بێ هەندێک کێشە هەیە لە عێراق ئەمانە ڕوو ئەثیر الشرع شەرەزای سیاسی ji Bexdayê gelek spas خێراتی